بەڵێ ئێمە وەکو شاندی کۆنگرەی نەتەوەیی کوردستان لە سەردانەکەین بۆ باشووری کوردستان دیارە وەک شاند لە ئەوروپا هاتین من وەکو هاوسەرۆک لەگەڵ هاوڕەیەکمان ئەندامی کەنەکەیە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوش لەگەڵمان لە ناو شاندەکە جێ دەگرێ هەروەها شاندەکە لە ئەندامانی کەنەکە لە باشووری کوردستانیش پێک دێ یعنی با ئەو کەسانەکە لە ئەوروپا و هاتون ئەو کەسانیش کە لە باشووری کوردستانە شاندەکەی گشتی کەنەکەیە سەردانی حیزب و لایەنە سیاسیەکانەکەین سەردانی ڕێخستنەکانی مەدەنی دەکەین هەروەها کەسایەتیە ناودارەکانی ناو کۆمەلگا ئامانجی سەرەکی شاندەکە سەبارەت بەو هێرشە و هێرشی داگیرکاری دەوڵەتی تورکیا لەسەر خاکی کوردستان هەمومان دەزانین لە ڕۆژی 24 نیسان هێرشێکی بەرفراوان بۆ سەر ناوچەکانی زاب بەتینە و ئاواشین دەوڵەتی تورکیا بە شێوەیەکی بەرفراوان دەستی پێکردووە و بەردەوامە لەو هێرشانە و دەبینین ڕۆژ بە ڕۆژ ئەو منتەقانە بە ئامانجی داگیرکاری لەو منتەقانە خۆی بەجێ دەکا و ئەوە خۆی لە خۆیدا نیگەرانیەکی لەلایەن زۆر کەس دروست کردووە ئێمەش وەکو کۆنگرەی نەتەوەی کوردستان بە ئەرکمان زانی کە لە نزیکەوە بێن بە گفتوگۆ بە دانوستاندن هەم لەگەڵ حیزب لایەنە سیاسیەکان و هەمیش لەگەڵ کەسایەتیەکانی ناو کۆمەلگا و هەتا ژنانیش کە بتوانین کۆدەنگیەکی مان هەبێ کە بتوانین چۆن ڕوبەڕوو ئەو مەترسیانە بین چونکە دەوڵەتی تورکیا ئامانجێکی بەرفراوانی هەیە و ئەو هەنگاوی کە دەستی پێ کردووە بە هێرشکردن لە بۆ ئەو منتەقانە ئەو هەنگاوەکی دەستپێکیە دیارە بەردەوامی هەیە دیارە بەرفراوانتر ئەوێ لەسەر خاکی کوردستان داگیرکاری خۆی جێبەجێ بکە و ئەوەیش مەترسیەکی لەسەر هەر کەسەکە هەم بە حیزب و لایەنی سیاسی هەم بە کۆمەلگا هەم بە پێکهاتەکان نوێنەری چەند پێکهاتەیەک لێرە تایبەت کلدانیەکان ئاشووریەکان ئەوانیش چاوپێکەوتنمان لەگەڵ ئەنجام داوە هەمویان کە ئەوانە ئێمە بینیومانە کۆکن لەسەر ئەوە کە مەترسی هەیە و خەتەریەکی زۆر گەورە هەیە ئەگەر ئێمە بێدەنگ بین لە بەردەم ئەو مەترسیانە زیاتر دەبن و بەرفراوانتر دەبن با ئێمە ئەزمون و تەجروبەی پێشتر بە چاوی خۆمان بینین لەبەر چاوی خۆمان بینین کە مەسئلەی عەفرین بە شێوەیەکی نەعادڵانە لەلایەن دەوڵەتی تورکیا داگیر کرا ئەمڕۆ لە ڕۆژی ئەمڕۆژ ئەطماعی یان چاوی لەسەر باشووری کوردستانە دەیەوێ ئەو دەستکەوتانە کە گەلی کورد هەیەی بە دەیان ساڵە تێکوشانی بۆ کردووە خینی بۆ ڕێشتووە لە ناوبەرێ و ئەوە ڕاستیەکە لەلایەن زۆر کەسەوە ئەو ڕاستیە دەبینرێ بەڵام بەداخەوە وەک پێویست هەڵوێستێک لە بەرامبەر ئەو داگیرکاریە نیشان نەدراوە ئێمەش لەو چوارچێوەیە و لە بەرامبەر ئەو خەتەریە کە جددیە کە هەیە ئەمانەوەی کارێک بکرێ ئەگەر ناکۆکی هەرچەند لە ناو خودی هەرێمیش لە ئاستی ناوخۆیی داش ناکۆکی هەیە هەم لە بینی حیزب لایەنە سیاسیەکان قەیرانی زۆر گەورە هەیە بەڵام مەترسی هەرە گەورەتر و عاجل و ئەکتوێل کە ئێمە دەبێت کاری بۆ بکەین مەسئلەی ئەو هێرشانەی دەوڵەتی تورکایە دیارە هەموو گرێدراوی یەکن ئێمە دەبینین ئەتوانین لەسەر بابەتێکی نەتەوەیی خاڵێکی هاوبەشمان هەبێ بۆ چوونێکی هاوبەشمان هەبێ ممکنە ناکوکی هەبێ ممکنە نائتیفاقی لەسەر بابەتی زۆر هەبێ بەڵام ئەو خاڵە هاوبەشەکە کۆمان دەکاتەوە بەرژەوەندی گەلەکەمانە پاراستنی دەستکەوتی گەلەکەمانە و خۆشبەختانە ئەو کەسانە ئەو کەسایەتیانە کە ئێمە چاوپێکەوتنمان لەگەڵ ئەنجام داون تا ئێستا بۆچوونێکی وایان هەیە کە ئەوانیش هاودەنگن لەگەڵ ئێمە و هیوادارین ئێمە لە ئایندەداش بتوانین کارێکی بەرفراوانتر بکەین جیا لەو کەسایەتیانە کە ئێمە بینیمان دەمانەوێت پلانێکی تایبەت لەگەڵ ژنانیش ئەنجام بدەین چاوپێکەوتن لەگەڵ ژنان ئەنجام بدەین هەم نوێنەری ڕێخستنەکان ژنانی ناو حیزبەکان لە ئاستی سەرکردایەتی لە ئاستی ئەندامەکان و کەسایەتیە سربەخۆیەکان چالاکوانانی کۆمەلگای مەدەنی بە ڕۆژنامەنووس بە هۆنەرمەند هەمومان بتوانین پێکەوە کۆدەنگیەکی ناو ژنانیش چێ بکەین چونکە ئێمە دەزانین ژنان دەتوانین پێشنگایەتی بۆ هەم بۆ پرۆسەی ئاشتی هەم بۆ بەرەنگاربوونی داگیرکاری هەم بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلەکەمان بۆ پاراستنی خاک و نیشتمانەکەمان ڕۆڵەکی سەرەکییان هەبێ ئێمە لەو چوارچێوەیشدا بانگ لە هەر کەسەکی دەکەین هەم بە حیزب و لایەنە سیاسیەکانەوە هەم بە کەسایەتیەکانی ناو کۆمەلگاوە ڕێکخراوە مەدەنیەکان ژنان جوانان هەمومان با پێکەوە بە یەکدەنگی لە بەرامبەر ئەو مەترسیە جددیانە کە هەبوونمان دەخاتە خەتەری ڕابوەستین و بتوانین کۆدەنگیەکمان هەبێ کە ئەمڕۆ ئەو دەستکەوتانە کە لە بەر دەستمانە بیپارێزین و لە هەمان کاتدا بتوانین ڕێگا لە بەردەم دەستکەوتی گەورەتر بەدەست بینین. زۆر باشە باسی ئەوەت کرد کە کۆبوونەوەتان لەگەڵ ژنانە هەبێت یانی لایەنە سیاسیەکان لە پێشترە ئاماژت پێدا لە شار و شارۆچکانی تری هەرێمی کوردستانی چاکۆبوونیان لەگەڵاکەن
ئەم چاوپێکەوتنەی ژنان تەنها بۆ شارێکە بەیان بۆ ناوچەیەکە بەیان ئەتانەوێت لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیشە چاوپێکەوتن لەگەڵ ژنان ناکەن. نەخێر دیارە ئێمە بە ناوچەکیان بە منتەقەک سنووردار نابین. ڕاستە ئێمە لە هەولێرەوە دەستمان پێکرد، لە ناو مرکزی هەولێرەوە سەنتەری هەولێرەوە دەستمان پێکرد بە هەندێک چاوپێکەوتن. سەردانمان هەیە بۆ ناوچەکانی تر، بۆ شارەکانی تر، لە سلێمانی دیسان لەگەڵ هەموو لایەنەکان هەم بە سیاسی و بە کۆمەڵایەتی کەسایەتی ڕەوشنبیر ژنان چاوپێکەوتنمان دەبێ. بۆ کەرکووک پلانمان هەیە بچین لەوێش چاوپێکەوتن لەگەڵ لایەنەکان شخصیەتەکان ژنان بتوانین لەوێش چاوپێکەوتن و لە ئاستی کوردستان بە گشتی ئێمە ئەمانەوێ ئەو کار و خەباتە بڕێوە ببین، چونکە مەترسی هەبێ هەمومان پەیوەندیدار دەکا و باراستنی نەتەوە و نیشتیمانەکەمان ئەرکی سەرشانی هەر کەسەکە لە تاکە کەسەوە بگرە تا ئەندامی ڕێخستنە مەدەنیەکان تا کەسایەتیەکان و هەتا حزب و لایەنە سیاسیەکانیش. لەوە فراوانتریش دەبێ ئێمە ماوەیەک دەمینین حتا دەگەینە ئەو ئەنجامە کە ئەمە بە ئامانجی شاندەکەمان ئەوەیەش جارێکی تر تەکیدی لەسەر دەکەمەوە کە ئێمە بتوانین بە کۆدەنگیەک دەرکەوین، لایەنەکان لە یەک نزیک بنەوە لە ڕووی حیوار و دیالۆگەوە ئەو مەترسیانە بخەینە بەرچاو. بۆچی بێدەنگی هەیە لە بەردەم ئەو مەترسیانە، لە بەردەم ئەو هێرشانە، ئەو هەمومان پەیوەندیدار دەکە و نەمەترسیەکە لەسەر لایەنێک جیا لە لایەنێکی تر، مەترسیەکە لەسەر هەمووان تەنانەت لەسەر گشتی کوردستان و کاردانەوەیش دەبێت لەسەر هەر چوار بەشی کوردستان. لەبەر هەندێک ئەمڕۆ دەبینین ئەرک و بەرپرسیارەتی هەر تاکەکی کۆدا. ئێمە حتا لە ناو شاندەکەیش ئەمەوێ ئاماژە پێ بدەم جیا لە من وەک کاوسەرۆکی ژن لە ناو ئەو شاندەدا هەم ئەندامانی ژنی ناو کۆنگرەی نەتەوەی کوردستان لە ناو شاندەکە جێدەگرن، نوێنەرانی بەشەکانی کوردستان لە ناو شاندەکە جێدەگرن، حتا لە هەندێک سەردانیش نوێنەری پێکهاتەکانیش لە ناو شاندەکەمان جێدەگرن. دیارە ئامادەگیەک هەیە. ئێوە خۆتان دەزانن کۆنگرەی نەتەوەی کوردستان ڕێخستنەکی چترە، هەموو لایەنەکان لە بن چتری ئەوە کۆ دەبنەوە، هەم بە حیزب و لایەنی سیاسی، هەم بە ڕێکخراوی مەدەنی، هەم بە نوێنەری پێکهاتەکان، نوێنەری باوەڕی و ئاینەکان، هەموو ئەو کەسانە لەسەر خاکی کوردستان هەن و هەبوونیان هەیە لە ناو کۆنگرەی نەتەوەی کوردستان جیان هەیە، ئەویش ڕۆڵێکیان هەیە لەو چالاکیانە و لەو سەردانانە و لەو ئامانجە کە کۆنگرەی نەتەوەی کوردستان بە بڕیاری گرتووە. دیارە ئەوە هەنگاوەکە بەردەوامبوونی ئەو هەنگاوانە کە پێشتر نەرا پێشتر لە 15 مانگی گوڵان کۆنفرانسەکی بەرفراوان بەڕێوە چوو، ئەندامانی کەسانێکی زۆر کەسایەتی جۆرا و جۆر تێدا بەشدار بوون، ژنان تێدا بەشدار بوون، بە هەمان بە کۆدەنگیەوە بە ئەنجامنامەک دەرکەوتن کە 12 خاڵی گرنگ تێدایە. ئێمە چۆن بتوانین بە کۆدەنگیەکەوە لە بەرامبەر ئەطماع و خواست و پلانەکانی دەوڵەتانی داگیرکەر ڕابوەستین و دەوڵەتی تورکیایش لە سەرویانە ئەمڕۆ بە شێوەیەکی پراکتیک دەیەوێ ئەو دەرفەتە بۆ خۆی بەکاربیینی داگیرکانیەکانی بەرفراوانتر بکە لەسەر خاکەکەمان و ئێمەیش بۆ ئەرکە دەبێ هەستینەوە کە لە بەرامبەر ئەو داگیرکاریە کۆدەنگیەکمان هەبێ کە بتوانین هەم دەستکەوتەکانمان بپارێزین و هەمیش ڕێگا لەبەر دەستکەوتی گەورەتر بکەینەوە.